سلااو هاوڕێنی ڕێکخراوی دزر سڵاتان لێبێت لەم ڤیدیۆ باس لە ژیاننامەیەکی کورتی نووسەرێکی ئینگلیز دەکەین بە ناوی دانیێل دیفۆ کە یەکێکە لە نووسەرە بەناوبانگەکان و لە مێژووی وێژە بەشەیەکی گشتی گرنگە بە تایبەتی لە مێژووی ئەدەب و وێژەی زمانی ئینگلیزی لەبەرەوەی یەکێکە لەو ڕۆمان نووسە سەرەتاکانی وێژەی زمانی ئینگلیزی بۆیە بەڕاستی زانین دەربارەی گرنگە کتێبەکانی بەناوبانگن بە تایبەتی ڕۆمانێکی بە ناوی ڕۆمانی ڕۆبرتسۆن کروسۆ تەنانەت یەکێکە لە داهێنەرانی ژانرایەکی ئەدەبی کە ئێستا لە ڤیدیۆکەمانە باسیەکەین هەرچەندە نووسینەکان بە زمانی ئینگلیزین بەڵام بێگومان خەمتان نەبێت من هەموو بە کوردی بۆتان شیەکەمەوە دانیێل دیفۆ لە شاری لەندەن لە بەریتانیا لەدایک بووە لە ساڵی 1660 و هەروەها کۆچی دوایی کردووە لە ساڵی 1731 لە هەمان شار کۆچی دوایی کردووە جگە لەوەی کە نووسەر بووە چونکە بەڕاستی نووسەرێکی کارابووە یعنی نووسینی زۆر هەیە بەڵام بێجگە لەوەی کە نووسەر بووە لە هەمان کاتا کەسێکی بازرگان بووە و هەروەها ڕۆژنامەنووس بووە و هەروەها کەسێک پامفلیتەر بووە واتە کەسێک بووە کە مەلزەمە و چۆنەڵێ نامیلکە و ئەوانەشی نووسیەوە لە هەمان کاتێکشا سیخوڕیش بووە واتە جاسوس بووە یەکێکە لە نووسەرە سەرەتاکانی هەروەکو باسیشمان کرد یەکێکە لەو نووسەرانەی یعنی لە نووسەرە ئەوانی کە وێژەی بە تایبەتی ڕۆمانی ئینگلیزیان دەست پێ کردووە بە بنووسیدەی دەست بە نووسینە ڕۆمان لە مێژووی ئینگلیزە زۆرێک لە بەرهەم لەلایەن دانیێل دیفۆ نووسراون کە ینی بەشێک لە شێوەکان زیاد لە 500 تایتڵ هەیە لە هەمووی نۆڤڵنا ینی هەمووی ڕۆمان نابێت گومان بەڵام 545 نووسینی هەیە بەرهەمی نووسراوی هەیە کە پێکهاتوون لە ڕۆمان لە شعری تەنزئامێز لە نامیلکە و پامفلێتی ئاینی و سیاسی زۆر لەلایەنی سیاسیش کارا بووە هەروەکو وتمان سیخوڕ بووە بۆیە زۆریش کارا بووە لەوە هەنێک لە ڕەخنەگران و هەنێک لە ئەو کەسانی کە تایبەتمەندن بە ژیاننامە و بە تایبەتی بە ژیاننامەی دانیێل دیفۆ لایەنوە 276 بەرهەمی هەبووە بەرهەمی نووسراوی هەبووە بەڵام هەنێکەڵێن 500 هەبووە لە نێوان 250 بۆ 550 لەم ناوەیە یعنی دیبیتێک هەیە لەوەی کە چەند شتی نووسی و چەند بەرهەمی نووسراوی هەبوویان نەبووە ئێستا ئەزانین بۆوە بووە لەبەرەوەی دانیێل دیفۆ ناوی ڕاستی خۆی بەکارنێناوە زیاد لە 200 ناوی ساختەی بەکارهێناوە لە کارەکان یعنی هەموو شتەکانی لەژێر ناوی خۆیان بڵاو نەکردێتەوە بۆیە زۆر قورسە بە بۆمان بزانین چ شتێک بەرهەمیەوە چ شتێک بەرهەمی ئەو نییە هەرچۆنێک بێ یەکەم بەرهەمی چاپکراوی بە ناوی An Essay Upon Projects واتە وتارێک دەربارەی پرۆژەکان لە ساڵی 1697 نووسیوێتی کە کۆمەڵێک پێشنیاری تیا بووە دەربارەی پێشخستنی لایەنە کۆمەڵایەتیەکان و لایەنە ئابوووریەکانی کۆمەڵگاکەی ئەگەر سێگەینەوە بەشێکن لە بەرهەمەکانی An Essay Upon Projects کە لە ساڵی 1697 بڵاو کرێتەوە ئەمە لێرەیە ئەمە کتێبەکەیەتی ئەو ساڵە چاپی کردووە دیارە کتێبێکی وێژەی نییە دیسان لێرە کۆمەڵێک شتی بڵاو کردووە ئەمان دەربارەی وێژێ هەرچۆنێک بێت دانیێل دیفۆ چەند جارێک زیندانی کراوە ئەمە یەکێکە لەو وێنانەی کە دەریەخا ئەوە دانیێل دیفۆیە بوو
بۆی کە بۆ شازەکە لە بچەکرا چەند جارێک ئەچێتە چەند جارێک ئەچێتە بەندیخانەوە ئەویش بەهۆی ئەوەی چەندان نووسینی سیاسی هەبووە ڕامیاری هەبووە وە لە هەمان کاتیشە لەگەڵ کۆمەڵێک بزنس و بازرگانی کردووە کە سەرکەوتوو نەبووە بۆیەشە ینی چەند جار تووشی کێشە بووە لەگەڵ ئەو کەسانی کە بازرگانی لەگەڵا کردوون لەبەری بازرگانەکانی سەرکەوتوو نەبووە بەڕاستی لام سەیرە یعنی ئەگەر تۆ جاسووسێک بیت و یەک دنیا ناوی ساختەی بەکاربێنی نەزانم چۆن یعنی سەرکەوتوو نابینە بازرگانیە بەڵام ئیتر ژیانی وا ڕۆشتووە سەبارەت بە ڕۆمانەکانی 11 ڕۆمانی نووسیوە بەڵام بەناوبانگترینیان کە لە ڕاستیان میش خوێنومەوە لە زانکۆش خوێنومان کە یەکێکە لە ڕۆمانە بەناوبانگەکانی ئەویش بریتیە لە ڕۆمانی ڕۆبنسن کروسۆ کە لە ساڵی 1990 بڵاوی کردوتەوە لە دوو بەرگا بڵاوی کردوتەوە ئەویش بە ناوی ژیان و سەرکەشیەکانی ڕۆبنسن کروسۆ بەڵام کورت دەکرێتەوە نەی کتێبەکان درێژ بۆ بەڵام کورتیان کردوتەوە چەوەنە ژیان و سەرکێشیەکان و نازانم ساڵانی نەهامەتیەکانی ڕۆبنسن کروسۆ هەمووی کورتێکی بە ڕۆبنسن کروسۆ بەڵام چۆنێک بە ئەم ڕۆمانانەشی هەبووە وەکو دی کۆنسۆلیدەیتر کاپتن سینگلتن کۆلۆنێل جاک A Journal of Plague Year Memoirs of a Cavalier Moll Flanders Roxana The Fortunate Mistress ئەو ڕۆمانانەشی هەبووە و ئیتر ڕۆمانەکان یەکاتە 11 ڕۆمان بەڵام بەناوبانگترینیان ڕۆبنسن کروسۆیە کە لە ڕێگەی ڕۆمانەوە ژانرایەکی وێژەیی تەکایەوە کە ئێستا کە دوایی چەند نمونەیەک ئەین دەربارەیەوە ئەمە یەکێکە لە ڕۆمانەکانی کە کاپتن سینگلتنەوە ڕۆمانێکی ترێتی ئەمەش یەکێکی ڕۆمانێکی ترێتی بە ناوی Journal of the Plague Year واتە یادداشتنامەی ساڵی یادداشتنامەی سەردەمی تاعون یان یادداشتنامەی سەردەمی تاعون وابزانم ئەوەن دڵنیانی مەگەر وەرجێڕابێتە سەر زمانی کوردی بەڵام ڕۆبنسن کروسۆ من خودی خۆم بینیومە بۆ وەرجێڕاوەتە سەر زمانی کوردی تەنانەت ینی کراوە بە کورتە چیرۆک بە کورتە چیرۆکیەکەی وەرجێڕاوەتە سەر زمانی کوردی ئەگەرنا ڕۆمانەکە خۆ ڕۆمانێکی دوورودرێژە ڕۆمانێکی کورد نییە بەڵام بە کوردی نازم تااقەتیان نەبوویان چی بە کوردی تەرجمەیان کرد بەڵام بە کوردی هەیە یعنی ئەگەرێتە پوختەی بابەتەکەی بزانی ئەتوانیت ئەو ڕۆمانێکی ترێتی بە ناوی ڕۆکسانە بەهەرحاڵ بە درێژایی کاتی نووسینی دانیێل دێفۆ وا بڕوا ئەکرێ کە دانیێل دێفۆ بەلایانی کەمەوە 1998 سودۆنۆمی بەکارهێناوێت سودۆنیم واتە ناوێک کە هی خۆ نییە ناوێکی ساختە بەکارهێنێت کاتە کە بەرهەمەکانی بڵاو کردوتەوە هەر دانەوە لەژێر ناوێکە دایناوە تەنانەت هەندێک لە ڕۆمانەکانی لەژێر سودۆنۆیمە بڵاو کردوتەوە لەژێر ناوێک بڵاو کردو کە ناوی خۆی نەبێت ئیتر ڕۆمانەکانی نۆنفیکشنەکانی نۆنفیکشنەکانی پامفلێتەکانی وتارەکانی و شعرەکانی تەنانەت شعریشی بۆنێک لە شعرەکانیشی لەژێر ناوی خوازراوە ئەڵاو لەژێر ناوێکە بڵاو کردو کە ناوی خۆی نەبێت ناوی خۆی ئەو کاتێککە لەدایک بۆ ناوی خۆی دانیێل فۆ بوو یعنی ناوی ئەسڵی خۆی بریتی بوو لە دانیێل فۆ بەڵام دوایی خۆی بی بۆ فۆوەکە زیاکە لەبەرەوەی بڕوای وا بووە یعنی دانیێل دێفۆ بڕوای وا بووە کە ناوەکە کەمێک چۆنڵی ئەریستۆکراتیانەیە ئەگە بڵی دێفۆ چۆنڵی دانیێل فۆ ناوێکی ئاسایە بەڵام دانیێل دێفۆ ناوێکی کەمێک
ئەروستقراتیانە دیارە پیاوەیە سێریە برانە ڕۆیانی سیخڕێکی وا وەلای ئەسڵی خوشی گۆڕیەوە بەزار چۆنێ بێت یەکێکە لە ڕۆبنسۆن کروسۆ سەبابین هەمبەتیم ڕۆمانەکانی ناکەین بەڵام ڕۆمانی ڕۆبنسۆن کروسۆ کە بەناوبانگترینیانە طبعا ڕۆبنسۆن کروسۆ یەکێکە لە کارە هەرە بەناوبانگەکانی و یەکێکە لە کارە هەرە بەناوبانگەکانی وێژەی ڕۆژئاوا وێژەی ئەوروپا بەشێکی گشتی لە سەدەی لە سەرەتای ئیتر کە بەچوونە ناو سەدەی 19ەوە ئەم ڕۆمانەی وەرجێڕاوەتە سەر چەندین زمان و زیاد لە 700 ڤێرژنی هەبووە زیاد لە 700 جۆری هەبووە لەبەری ئەگەسی ڕۆبنسۆن کروسۆکێ بۆ نمونە چەند جارێک نووسراوە دەساگە کوردەکەی بخوێنیت و لەوە چێکێک بڵێ ڤێرژنەکان ڤێرژنە ئەسڵەکەی نەبێت ڤێرژنە ڕەسەنەکەی نەبێت بۆیە چەندان کەس چونکە فکرەکەیان بەدڵ بووە چونکە ڕۆمانەکە دەربارەی ئەوەیە پیاوێکە پاپۆڕەکەی تێگەشکێ بەدەمەتی تێگەشکێ بۆیە خۆی لەسەر دورگێکە بینێتەوە خۆی بەتەنیا وازان بۆ ماوەی 27 ساڵ لەمێنێتەوە بەڵام ئیتر خۆی خانووی دروستەکا و نازانم چی و ئەم شتانە ئەکا و تووشی مرۆڤخۆرەکانە بێ و یەکێک مرۆڤخۆرێک لە دەست مرۆڤخۆرەکان ڕزگارەکا بێت تەلەبەی و ئیتر ڕۆمانەکە فکرەکەی زۆر جوانە ئیتر ئەوەیە کە خەڵکی تر ئەو فکریان وەرگرتووە هەر لە ژەنەی ڕۆبنسۆن کروسۆوانەوە بەڵام هەنێک شتەکە ڕووداوەکانیان گۆڕیەوە شتەکانیان گۆڕیەوە بۆیە چەندان ڤێرژنی جیاوازە دۆزیتەوە دەربارەی چیرۆکەکە ڕۆمانەکەی لە شوێی ئۆتۆبایۆگرافی بوو ئۆتۆبایۆگرافی ئەوەیە کاتێک کەسێک دێت خۆی ژیاننامەی خۆی نووسێتەوە ئەگەر تۆ سێری ڕۆمانەکە لە زۆر شوێنە بە شێوەی یادداشتنامە نووسراوە یعنی کەسێک کە یادداشتنامەی خۆی نووسێت فلان ڕۆژ ئەوم بەسەرها فلان ڕۆژەوە بەو شێوازە نووسێتی بۆی زۆر کەس بڕوایان وا بووە یعنی کە ڕۆمانەکەی خوێنەوە زۆر کەس بڕوایان وا بووە کە کەسیشی ڕاستی بوو تەنانەت بە مناڵی لە بیرمەوە چکە ڕۆمانسۆن زۆر بەناوبانگ بوو تەنانەت هەمین جار جۆم لێ بوو کە پیاوێکە بۆ چەند ساڵ لەسەر دورگەیەک ماوەتەوە بەتەنیا ئەوە لەشی لە ڕۆمانسۆن کروسۆ هاتبێ یعنی بە شێوازێک ڕۆمانەکەی داڕشتووە وا هەستەکەی ڕاستیە وا هەستەکەی کەسێکی ڕاست تەنانەت ئەگەر سێرێکی ینی زۆر کارکتەری وامانێ بۆ من شارلۆک هۆڵمز ینی من تا ماوەیەکی زۆر بە مناڵی نەمەزین شارلۆک هۆڵمز لە پۆڵەرێکی ڕاستی بوو وامەزین بەڕاستی شارلۆک هۆڵمز بوونیە بۆ تەنانەت بە شێوازێک چۆتە ناو ئاگاهی کۆمەڵەوە شارلۆک هۆڵمز تەنانەت ئەو وتانە لە ڕاستیە هەر کۆمەڵە گوتە ئەنووسنە لەنی شارلۆک هۆڵمزە لە ڕاستیە هی سێر ئارتور کۆنان دۆیڵە ئەو کەسێک کە کارکتەری شارلۆک هۆڵمزی دروست کردووە لە ڕۆمانەکانەوە کارێنەوە بەڵام شارلۆک هۆڵمز ئەوەنە لە نووسەرەکەی بەناوبانگترە کە وتەی نووسەرەکە بڵاوکردنەوە شارلۆک هۆڵمز وایەوە تەنانەت لە شوێنێک لە شوێنەکانە سێر ئارتور کۆنان دۆیڵ ئەبینە شارلۆک هۆڵمز زۆر لە خۆی بەناوبانگترە یعنی ئەو کارکتەری دروستی کردووە زۆر لە خودی نووسەرەکە بەناوبانگترە بۆیە کارکتەرەکە ئەکوژێت لە یەکێک لە ڕۆمانەکانیە بەڵام خەڵک ناڕەزایی دەرەبڕن بۆیە کارکتەرەکە جارێک تر هێنێتەوە ژیان لە ڕۆمانێکی دیدا هاتووە ئیتر بیانوێت دروستەکە بێنێتەوە ژیان هەر چۆنێک بێت دانیێل دیفۆ کاریگەری بەس نەخستۆتە سەر وێژەی زمانی ئینگلیزی و وێژەی ڕۆژئاوا بەڵکو کاریگەری خستۆتە سەر تەواوی وێژەی جیهان یعنی دانیێل دیفۆ وەرەوە ئەگەرسی ڕۆبنسۆن کروسۆکەی ژانرایەکی ئەدەبی دروست کردو بە ناوی ڕۆبنسۆنیت ژانرایەکی ئەدەبی دروست کردو بە ناوی ڕۆبنسۆنیت بۆ نمونە یەکێک لە فیلمە بەناوبانگەکانی هۆلیوود ئەمە فیلمەکەیە کە تۆم هانکس تیا بەشدارە فیلمەکە بە ناوی کاستەوەیە ئەویش دەربارەی پیاکەکەکەێتە سەر بەڵام لە سەدەمی نوێیە ئەکێتە سەر دورگەیەک و بەتەنیایە وەگەڕێتەوە ژنەکەی شتی کردوێتر نازانم چی فکرەی ینی ژانرای ئەو فیلمە بریتە لە ژانرایەکی ڕۆبنسۆنەیت ژانرایکی ڕۆبنسۆنەیدانەیە ینی ژانرایەکە پەیوەست بە ڕۆبنسۆن کروسۆ فکرەکەی ڕێک
تێمای باوەڕەکەی ڕۆبەرتسۆن کروسۆیە. ئیتر زۆرێک هەروەکوتمە زۆرێک ڤێرژنی هەیە، تەنانەت زۆرێک ڤێرژنیشی هەیە لە بە خوێن هەم بە نووسین هەیەی، هەم بە فلیم و لە ڕووی سینەمایی و لە ڕووی شانۆی و ینی ڤێرژنی جیاوازی هەیە و تەنانەت ڤێرژنەکان تەنها بۆ گەورە نەنووسراوە، هەنێک لە ڤێرژنەکان بۆ مناڵە، هەنێکیان بۆ گەورەیە تا دوایی. دانیێل دێفۆ هەنێک جار پێی ئەوترێ باوکی ڕۆمانی ئینگلیزی، بەڵام ئەم تایتڵەی کە دراوە پێ کە پێوترێ باوکی ڕۆمانی ئینگلیزی وێژەی ئینگلیزی زۆر جار دیبیت کراوە لەسەری، هەنێکیان بە باوکی ڕۆمانی ئینگلیزی داینانێن، بەڵام هەرچۆنێک بێت یەکێکە لە ینی بێ هیچ گومان دانیێل دێفۆ و کارەکتەرەکەی ڕۆبەرتسۆن کروسۆ گومان لەوە نییە کە کاریگەریی زۆری کردوتە سەر هەموو وێژەکانی جیهان. ئەڵێ دێفۆ زۆر جار ڕەخنەباران کراوە لە کاتی خۆیان لەبەرەوەی نووسینەکان و بەهرەکانی فرۆشتووە بۆ هەر سیاسەتمەدارێک کە پارەی بایەتێ، یعنی شڵی کەسێکی بێ مەبدە بووە، مەبدەئی ئەوەی نەبووە کە بۆ نمونە یەک بیرۆکەی هەبێ پشتی پێ بەستێ، بەڵکو چێ پارەی یابێتێ نووسینەکانی پشتگیری لەو کردووە. بەواتایشی تر کەس بڕوای پێ نەکردووە لەبەرەوەی یعنی لە هەر کێشەیەکی سیاسیە، لە هەر کێشەیەکی کۆمەڵاتیە پشتگیری ئەو کەسەیە کرد کە پارەی بایەتێ، یعنی ئەگە پارەیەکی باشی بایەتێ پشتگیری لەو کەسا کرد، کاتە فکر و بیری و شتی خۆی فرۆشتووە، مەبدەئی خۆی فرۆشتووە، کەسێکی بێ مەبدە بووە. هەنێک دەڵێن کە هیچ کەرامەتی نەبووە، شەرەف و کەرامەتێکی نەبووە، کێ پارەی بایەتێ بێ مەبدە بووە، کەسێکی بێ مەبدە بووە، چێ پارەی بایەتێ لە بابەتێکی سیاسیە پشتگیری لەو کەسا کرد. بەرحاڵ پێشەوەی باز لەم دوو بەشەی کۆتایی بکەم، ئەو هینەم زۆر بەدڵ بوو ئەم کۆمێکە لەبەرەوەی ڕۆبەرتسۆن کروسۆ لە کتێبەکەی بخوێنیتەوە، کتێبی ڕۆمانی ڕۆبەرتسۆن کروسۆ ڤێرژنە ڕەسەنەکەی ئەوەی کە دانیێل دێفۆ خۆی نووسێتی، ئەبینی لە شێوەی هین نووسێتی، لە شێوەی یادداشتنامە، فڵان ڕۆژی ئەوەنەی ساڵی ئەوەنە فڵان شتم کردووە هەر لای جا لێرەیە فکرەکان بە مۆدێرن کردو، کردویانە بە بلۆگی ڕۆبەرتسۆن کروسۆ ڕۆژینەوە حەوت بلۆگەکە ئەم بلۆگیان ئەم پۆستی بلۆگە بەناوی فرایدەی. اینجا فرایدەی بۆ زانیاریتان فرایدەی کوڕێکی دوو هین شەڕەکەن، ینی دوو هۆزی مرۆڤخۆرەکان لەسەر چونکە دورگەی مرۆڤخۆری تایە، دوو هۆزی مرۆڤخۆرەکان شەڕەکان، یەکیشیان گرتووە بە ناوی فرایدەی، خۆی ناوی نییە بەڵام ئەو ناوی لێ ئەنێ فرایدەی، ئێوێ بیکوژن و بیخۆنەوە دوایی ئەم ڕزگاریەکە کە ڕزگاریەکە ناوی ئەنێ فرایدەی لەبەرەوەی لە ڕۆژی فرایدەیە، لە ڕۆژی هەینیە دۆزیەتی ئەوە ناوی ئەنێ هەینی. ئیتر فرایدەی لەو قسمەی وەڵتە ئەگەر هەڵەنەوە پرۆتێستان بووە، پیوریتان بوو هەڵەنەوە، جا ڕۆژی جومعەیەکێکە لە ڕۆژە پیرۆزەکان ناوی ئەنێ فرایدەی. ئیتر ئەو کتێبی پڕە لە هێماگەری ئاینی پیوریتانیزم، یان پیوریتانیزمە یان پرۆتێستانتە، زۆر دڵنیانیم بەداخەوە لە بیرم نەماوە، بەڵام هەرچۆنە بێت دانیێل دێفۆ لە 24 مانگی 4/1531 کۆچی دواییەکە هەنێک بڕوایان وایە کە هۆکاری مردنەکەی بریتی بووە لە لەترجی، واتە بێهێزی و ناچالاکبوون و بێتاقەتی. بە پێچوانەشەوە هەنێکی تر بڕوایان وایە کە بەهۆی بە شێوەیەک لە شێوەکان بەهۆی جەڵتەوە مردووە. بەڵام چۆنێک بێت لە بەنهێڵ فیلدز لە لەندەن نێژراوە کووتمان لە لەندەن لەدایک و کۆچی دوای کردووە، و هەروەها
ینی مۆنمنتێکیان بۆ دروست کردووە مۆنمنتێکی یادەوەریان بۆ دروست کرد لە ساڵی 1970 بۆ ئەو بەرهەمانێکی پێشکەشی نووسینی هەرچەندە کەسێکی بێمەمتە ئەوانە بووە بەڵام گومان ناکرێت هیچ گومان ناکرێت کە نووسەرێکی باش بووە کەسێک بۆ کە کاریگەری کستۆتە سەر هەموو وێژەی جیهان بۆی نووسەرێکی جیهانی بۆ ڕاستەکەی هەرچۆنێک بێت کاتێکی خۆش بۆ هەمووتان هیوادارم ئەمە سوودی هەبوو بێ بۆتان و کاتێکی خۆش بۆ